ناوم ئاماج مححمودە ئەندازیاری کوشت و کاڵیم وە ماوەی 18 ساڵە لەم بوارەیە کارەکەم. لە ئێستادا لە ناوچەکەی ئێمە وەرزی پێگەشتنی بەرووبوومی هاوینەیە بە شێوەیەکی گشتی وەکو خەیار، تەماتە، بیبەر، بیبەری تون و بیبەری شیرین، فاسۆلیا، لۆبیا، کوولەکە بەگشتی ئەم بەرهەمانە لە ئێستاە بەشێکی زۆریان پێگەشتون و بەشێکیان ماوەیەک لەمە و پێش پێگەشتون و بەرهەممان بەردەوامە بێت هەتا کۆتایی مانگیدا. بەرهەمی هاوینەمان ئێمە بەردەوامە بێت هەتا کۆتایی مانگیدا. عادەتەن ئێمە وەرزی چاندنمان دەست پێکە لە مانگی سێوە لە بیتە پلاستیکەکانە لە خانۆ پلاستیکانە لە مانگی سێوە دەستەکەین بە ئامادەکردنی زەویەکانمان و بە چاندنی شەتڵ و نەقلی شەتڵەکان و مەحسوولەکانمانەکەین و ئینتاجمان لە مانگی 5 پێگا بۆ مانگیدا. بەنسبەت بیتی پلاستیکیەوە بێگومان پێویستمان بە خانووی پلاستیکی هەیە بەم شێوەیە کە لەبەر چاوتانە. بەشێکی زۆری بیتە پلاستیکانی وڵاتی ئێمە بەم جۆرەیەکە پێوترێت تونێل ئەم سیستەمەیە و ئێمە چاندنی تیا ئەەکەین لەم بەیتانەیە عادەتەن بۆ بەرووبوومە هاوینەکان لە مانگی باڵێن لە وەرزی بەهارەوە تا پاییز و لە هەمان کاتا بەرووبوومی پاییزەشمان هەیە کە لە مانگی نۆ دەست بە چاندنەکەین وەکو قەرنابیت، بڕۆکلی، کەلەرم، زۆر جار پاقلە، سەوزەوات، تەڕەتیزەک، کەوەر، کەرەوز، توور ئەمانە ئێستا خۆشبەختانە چەند ساڵێکە جوتیارەکانی ئێمە فێربوون لە وەرزی زستانی شای ئیسفادەکەن لەو خانۆ پلاستیکانی کە هەیە. هەوا گۆرکێ بەڵێ بێگومان هەوا گۆرکێ یەکێکە لەو فاکتەرە گرنگانی کە ئەبێ ئێمە و براجوتیارەکان گرنگی پێبن بە تایبەتی لە خانووی پلاستیکیا چونکە ئەگەر هەوا گۆرکەیەکی باشمان نەبێ ئەبێتە هۆی کۆبوونەوەی گەرمی و ڕتوبە و ئەمەش بێتە سەرچاوەیەک بۆ دروستبوونی نەخۆشی بە تایبەتی نەخۆشی کەڕوویی و نەخۆشی بەکتری. ئەو نەخۆشیانی کە هەمانە بە شێوەیەکی گشتی هەر لە یەکەم ڕۆژەوە کە ئێمە دەست بە کشتتوکاڵەکەین تا ئەو ڕۆژی کشتتوکاڵەکەمان کۆتایی پێیت ڕوبەڕووی کۆمەڵێک ئاستەنگ و نەخۆشی ئەبینەوە وەکو نەخۆشی بەکتریەکان هەر لە سەرەتای چاندنەوە لە شەتڵگە کۆمەڵی نەخۆشیمانەیە وەکو بابەتی چەکەرە مردن و دامپینگ ئۆف و وەکو بابەتی زبول و ئەمانەمانەیە. دوای ئەوەی کە شەتڵەکانمان نەقڵەکەین بۆ ناو بێتە پلاستیکان لێرەش بە هەمان شێوە کۆمەڵێک نەخۆشیمانەیە ساڵانە بەداخەوە سەر هەڵەدەن و ئێستا بەشێکیشیان ینی بوون بە وەکو چۆنەڵێ بوون بە ینی بووین بە هاوڕێ. یەکێک لەوانە جۆرە ئیسابەیەکمان هەیە پێوترێ ئیسابەی نیماتۆدی جۆرە کرمێکە لە خاکە هەیە لە ڕێگەیە و ئەکا ڕێگەکەی تر بە کەڵکیەوە نایەت ئەو ڕووەکە ڕێگەکەی لە ینی ئیژ ناکات و بە مروری زەمن بە تێپەڕبوونی کات ئەو نەباتە سیسە بێ و ئینتاجی نابێ و نەباتەکە ئەمرێ و بە هەمان شێوە کۆمەڵێک حەشەراتمان هەیە وەکو ئەوەی کە ئێستا زۆر باوە بە تایبەتی لە خەیارە حەشەرەی تربسمان هەیە کە ساڵانەوە نیە زیانێکی زۆرە گەێنێ بە بەرووبوومەکانمان. جۆرە حەشەرێکی ترمانێ زیاتر لە کوولەکە و لە شووتی و لە خەیار و لەمانە ئەدا پێوترێ ذوبابەی قەرعیات، مێشی میوە، مێشی بەرووبوومەکان. بەڕاستی ئەمە ساڵانە و بە تایبەتی لە وەرزی پاییزە دێت و زیانێکی زۆرە گەێنێ بە بەرووبوومی کشتتوکاڵی. ئێمە بۆ چارەسەرکردنی ئەمانە تەبان پێشوەخت خۆمانی پێشوەخت خۆمانی بۆ ئامادە ئەەکەین چکە ئەزانی تووشی ئەمانە ئەبین یان چەند ساڵێک ئەمانەمان هەیە بەوەی کە بەرووبوومی گونجاو ئەچێنین لە کاتی گونجاوە ئەمە یەکێکە لەو ڕێگانی کە بەکارێنین خزمەتی تەواوی بەرووبوومەکەمانەکەین بۆ ئەوەی بەرووبوومێکی بەهێزمان هەبێ بەرگەی ئەو نەخۆشیە بگرێ لە هەمان کاتیشە بەداخەوە مەجبورین کۆمەڵێک قڕکەر و کۆمەڵێک مواد بەکاربێنین
جات چ موادی ئۆرگانی چ موادی کیمیاوی بە پێی پێویست و لە کاتی پێویست بۆ کۆنتترۆلکردنی ئەو ئافانەی کە هەمانە جا چ ئافەکە حەشەری بێ چ ئافەکە فتری بێ یان بەکتری بێ یان هەر ئافێکی تر بێ. بەڵێ بێگومانە گەرباسی بەرهەمی خۆمان بکەیت بەرهەمی وڵاتی خۆمان و بەرهەمی ناوخۆ بکەیت کوالیتیەکەی زۆر باشترە لەو بەرهەمانی کە لە دەرەوە بۆمان دێت ئەمە بەروبوومێکی تازەیە فرێشە لەو دقەی کە لێ ئەکرێتەوە تا ئەگاتە دەستی بەکاربەر کاتێکی کەمی ئەوێ کەمتر لە یەک ڕۆژی ئەوێ ینی میوەیەکی تازە و فرێش ئەگاتە دەستی بەکاربەر بەراورد بە بەو سەوز و میوانی کە لە دەرەوەی وڵات بۆمانیان زۆر جار لەوانەیە پێویستکە 2 ڕۆژ 3 ڕۆژ لە ڕێبێ هەتا ئەگاتە دەست ئێمە کە ئەمە تەسیرە کاتە سەر جۆری ئەو بەروبوومە مەبەستم کوالیتیەکەی دا ئەبەزێنێ و ئەگەر بەراورد بکەین لە نێوان کشتتوکاڵی ئێستا و کشتتوکاڵی کۆن لە وڵاتی خۆمانە بێگومان کشتتوکاڵی کۆن کشتتوکاڵێکی تا ڕادەیەک نیمچە ئۆرگانی بووە کەمتر مادەی خۆراکی و مادەی قڕکەر و ئەمانە بەکاراتوە ئەویش بۆ چەند هۆکارێک لەوانە کە کەش و هەوای جاران کەش و هەواکی گونجاوتر بووە و زۆر پێویستت بەوە نەبووە کە ئینتاج بەرز بکەیتەوە ئێستا بەهۆی زیادبوونی دانیشتوانەوە و بەهۆی گەرمبوونی دنیا و بەرزبوونەوەی پلەی گەرمی و نەمانی ئاوەوە و لە هەمان کاتا ژمارەی دانیشتوان زیاد بووە پێویستە ئێمە قەبارەی بەرەمهێنان زیادکەین بۆ ئەوی خۆراک بەشکە لەو کاتەیە مەجبورین بیر لەوە بکەینەوە کە جۆرە تۆوێک بچێنین بە جۆرە خزمەتی بکەین کە لە ڕووبەرێکی کەمە بەروبوومێکی زیادمان باتێ بێگومانە بێ حسابی کوالیتی ئەو بەروبوومەش بکرێ. ساکردنەوە بەداخەوە برهانی جوتیارمان و ئێمە لەگەڵەوە ڕاهاتوین هەموو ساڵێکە ئەگەینە وەرزی کۆکردنەوەی بەروبوومەکانمان و وەرزی پێگەشتنی بەروبوومەکانمان بەداخەوە بەروبوومەکانمان وەک پێویست بۆمان ساغ نابێتەوە پارە ناکات لەبەر چەند هۆکارێک ئەوەی کە ینی ئەگەر خاڵبەندی بکەین یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە لە کاتی پێگەشتنی بەروبوومی خۆمانە بەروبوومی هاوردە زۆرە کە کاریگەری هەیە لەسەر نرخی بەروبوومی خۆمان لە هەمان کاتە تێکەڵبوونێک دروستە بێ لە کاتی پێگەشتنی بەروبوومی خۆمان لەگەڵ کاتی پێگەشتنی بەروبوومی ناوەڕاستی عێراق. کۆتا پەیامم سەرەتا بۆ جوتیاران ئەوەیە کە هەوڵ بن بەروبوومێکی شیا و بەروبوومێکی تەندروست با ئەگەر بڕەکەشی کەم بێ بەرهەم بهێنن و بیخەنە بازارەوە و من دڵنیاشم بەشێکی زۆری جوتیاری وڵاتی خۆمان جوتیارێکی بە ینی خاوەن ویژدانە و بەروبوومێکی پاک و بەروبوومێکی کوالەتی بەرزە خاتە بازارەوە لە ڕووی تەندروستیەوە و پەیامیشم بۆ لایەنی پەیوەندیدار بەڕاستی جوتیار و ئەوانەی لەم بوارە ئیشەکەن ینی ئێستا لەوە دەرچوین کە پێویستمان بەوە بێ لایەنی پەیوەندیدار هاوکاریمان کا لە سەماد و لە تۆ و لەمانە تەنیا ئەوەی جوتیار ئەیەوێ دابینکردنی بازارە دروستکردنی بازارە بۆی ئەو بەرهەمەی کە هەیەی ساغ بێتەوە.